سەرەتا بەخێبێ من تەرزا 18 ساڵم یەکەم ساڵەمە بەشداریەم فستیڤاڵاکەین لە گەرمیان چەند کۆمەڵەخانمێکین بەشداریمان کردووە بە چەنەها خواردنی جیاواز بۆرەک بریانی دۆڵما کالانە خواردنە کوردوارەکەمان لە دەستەکەوت. بەشداریمان کردووە بە شتی کوردەواری من و دایکم و باوکمین بە بریانیە دۆڵمەیە کفتەیە هەلیسەیە نانساجیە کەلانەیە چای سەر ئاگرە ئەینا بۆ قەڵەباڵەخی و بۆ ئەمان زۆر باشە لە خواوە زیاد بێ بەس کەپرەکەمان زۆر بەگران بۆمان حسێبە شتەکانی بازاڕیش خۆتان ئاگادارن بازار گرانە کەلانە هەویرەکەی وەکووە هەویر ئاسایی کە دروستەکرێ و بە پیاز و بە ساچ جاران بە خازەکریا و بڕۆنی کوردیە و ئەم شتە کوردەواریانە بەکارتێرین. جیاوازیەکەی دیارە زۆر وازحە ئەمساڵ ڕێژەی هاتنەوە دەمی خەڵک بۆ بەشداریکردن لەم فیسیڤاڵە زۆر دەپارزیاترە ئەو شوێنکارانەی کە ئەمساڵ هەیە بە مقارنەی بە پارساڵ زیاترە و ئەوەی جێ دڵخۆشکردنە یعنی ڕێژەی بەشداربووی خانمان و ژنانمان ئەمساڵ زۆر لەو عادەدەی کە تەوەقعمانە کرد زیاتر دەرچوو. یعنی ئێمە لە مەجموعی 350 شوێن دەستیکار 100 شوێنی خانمان و ئافرەتان ژنان گرتویانە لە ناو 200ەکەی تریشە ستافی ژنانی تیا زۆرە بینین کچانی تیا زۆرە بینین ینی ئەمەی کای بینین جێ دڵخۆشیە بۆ خەڵکی گەرمیان توانیمانە هەلی کار بۆ ئەماوەی چەند ڕۆژە بۆ کۆمەڵێک گەنجی کچان و کوڕانی شارەکەمان بە تایبەتی کچان بدۆزینەوە و ببێتە سەرەتایەک بۆ ئەوەی کە فێر ببنە خاوەن کار و پیشەی خۆیان سبەینێ لە بازاڕەکانە. ئەم ساڵ بۆ پێنجەمین فیستیڤاڵی بازارکردن لە گەرمیان ئێمە وەکو گروپێکی خانمانی دەسەنجین گروپی ڕێکخراوی گوڵەمێخەت 9 خانم بەشداریمان کردووە بە کاری ئەکسسواراتی خانمان و شاڵ و ئەو شتانێکە تا ڕادەیەکی زۆر ئەم کارانە ئێمە لێرەدا کە بەشداریەکەین لە فیستیڤاڵەکاندا هەدەفمانەوەیە کەوا زیاتر بە خەڵکی بناسێنین کارەکانمان و ئیشەکانمان. ئێمە وەکو ئێسکافێ بەشداریمان کردووە لە فستیڤاڵی پێنجەمین فستیڤاڵی شاری کەلار خۆشحاڵانە ئەم فستیڤاڵە هەلێکی باشە بۆ ناساندنی کارەکەمان هەرچەند ئێمە خاوەن کاری خۆمانین و لەناو بازارەوە کافێ خۆمان هەیە بەڵام ئەمەوەمان لێ ئەکا زیاتر بناسرێن لێرە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ڕاستە جموجوڵێکی بازاڕی تێ ئەکەوێت لە ڕووی مادیەوە بەڵام زیاتر مەبەستی ئێمە ئەوەیە کە کارەکەمان بناسێنین بۆ نمونە من ئێستا ئەمڕۆ هاتووم لەم فستیڤاڵەیە شیرینیەکی تازە لێرە عەرزەکەم بە خەڵکی ئەناسێنم کە ئەڕۆمەوە بۆ کافێکەکەم لە دوکان خەڵک داوای ئەوەم لێ ئەکات. خۆشبەختانە ئێمە چوارم جارە بەشداریەکەین لەم فستیڤاڵە هەر ساڵە و بە جۆرێک شتێکی تازە ئەهێنین یعنی هەوڵمانداوە شتێکی تازە لە فستیڤاڵەکە بە خەڵک بناسێنین.